بەر لە چەند سەعاتێک لە دەستپێکردنی دەنگدانی دووژوورەکەی کۆنگرێسی ئەمریکا، سەرۆکی ئێستا و پێشوو داوایان لە جەماوەر کرد بە شێوەی بەربڵاو بەشداری لە دەنگداندا بکەن. با پێی بۆچوونی پسپۆڕان ئەم هەڵبژاردنە بە گرنگترین هەڵبژاردننی مێژووی هاوچەرخی وڵاتەکە دادەنرێت، چونکە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ناوخۆ و دەرەوەی ئەمریکا دەبێت. سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ لە بەردەمی ئاپۆڕای دەنگدەراندا ڕایگەیاند ئەگەر دەتانەوێت وێرانکردنی وڵاتەکەمان ڕابگرن و خەونی ئەمریکا ڕزگار بکەن، پێویستە دەنگ بە کۆماریەکان بدەن. بە پێچەوانەشەوە سەرۆک جۆ بایدن بە جەماوەری پارتەکەی وت باشترین ڕۆژەکان چاوەڕێمانە، لە پشتمانەوە نییە، ئەم جارە سەر دەکەوین، من ڕازیم لە هەلەکانی بەردەممان. ژنە توێژەری ئەکادیمی ئەمریکی پرۆفیسۆر کیم فریدکینی شارەزای بواری هەڵبژاردن لەبارەی گرنگی هەڵبژاردنی ئەم جارەوە دەڵێت ئەگەر کۆماریەکان زۆرینەی یەکێک لە ژوورەکانی کۆنگرێس بەدەست بێنن، دەتوانن ئەجەنداکانی سەرۆک بایدن ڕابگرن. ناوبراو دەڵێت ئەگەر زۆرینەی ئەنجومەنی نوێنەران بەدەست بێنن، زنجیرە لێکۆڵینەوەی دیموکراتەکان لەبارەی هەڵکوتانە سەر کۆنگرێس ڕادەگرن. بە پێچەوانەشەوە لێکۆڵینەوە لەسەر ئەو دۆسیە دەکەنەوە کە ناویان ناوە گەندەڵی هانتەری کوڕی بایدن. ئەوانەی کە پێشبینی شکستی دیموکراتەکان دەکەن، هۆکارەکەی بۆ کارنامەی خراپەی بایدن دەگێڕنەوە، بە تایبەتی قەیرانی ئابووری دەبەستنەوە بە شکستی داری کۆشکی سپیەوە. فریدکین بڕوای وایە لەوانەیە کۆماریەکان زۆرینەی ئەنجومەنی نوێنەران بەدەست بێننەوە، ئەوەش لە 2 ساڵی داهاتوودا دەبێت هۆکاری ڕاگررتنی ئەجەنداکانی سەرۆکی ئەمریکا. بە تایبەتی ناوبراو دەڵێت بۆی هەیە لە 2 ساڵی داهاتوودا کۆماریەکان لەمپەر لە ڕێگەی چاکسازی ئابووریەکاندا دروست بکەن و لەوەشدا لۆمەی سەرۆک بکەن. دوجار کاریگەری ڕاستەخۆی دەبێت لەسەر هەڵبژاردننی 2024 سەرۆکایەتی. ئەم هەڵبژاردنە کار دەکاتە سەر کۆی بەرنامە ناوخۆیی و دەرەکیەکانی بایدن، بە تایبەتی گرفت دروستکردن لە بەردەمی پشتیوانە سیاسی و ئابووری و سەربازیەکانی ئۆکرانیادا، چونکە هەندێک لە کۆماریەکان ئەو تێچوونەی جەنگ بە زیانی گەورە لە ئابووری وڵات ناو دەبن، کە پێدەچێت باسکردنی گفتوگۆی نێوان کرملین و کۆشکی سپی لە بەردەمی هەڵبژاردنەکاندا کاریگەری ئەو گوشارانە بێت. ژمارەیەکی زۆر لە ئەمریکیەکان لە داهاتووی دیموکراسی وڵاتەکان دەترسن، بە تایبەتی گوتاری پۆپۆلیستی لە وڵاتەدا لە گەشەدایە. لە ئاستی ئەوروپا و جیهانیشدا لە دوای چاکردنەوەی پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ ئەوروپا و پەیمانی ناتۆ و هاوپەیمانەکانی لە خۆرهەڵاتی ناوەڕاست و باشووری خۆرهەڵاتی ئاسیا، گەڕانەوەی ئەجەندای پەرگیرانی کۆماری ڕێخۆشکردنە بۆ گەڕانەوەی ترامپ و دڵەخورپەی تێکدانەوەی پەیوەندیەکانی واشنگتۆن و ئەوانی تر لە ژێر ناونیشانی ئەمریکا لە هەموو شتێک لە پێشترە.